بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان لە ناوەندی قەزای پێنجوێنەوە دیدار لەگەڵ شەقامیۆم قەزایە دەکەین بزانین کێشە و گرفتەکانیان چۆنە بە تایبەتی لەم وەرزە سەرمایەدا کە ناوبانگی دەرکرد لە سەراستی عراق کە توانم بڵێم پلەی گەرمی گەشتە ژێر سفر تا حەدی 27 پلە ژێر سفر گەیشت بۆیە هێندە سەرما بوو کە لێرە ژیان ئیدی خەریک بوو دەوەستا لەم کاتەیە بە فرسەتمان زانیەوە بۆی بزانین جیاواز لەم بارودۆخۆی کاتێک کە سەرمایەکی زۆر ڕوویان تێدەگا گرفتەکانیان چین با بەگشتی بزانین گرفتی ئەم قەزایە چییە بۆیە لەم دیدارەدا لەگەڵ کۆمەڵێک لە توێژە جیاوازەکان لە مامۆستایانی و لە چالاکوان و ڕۆژنامەنووسان و هەروەها لەلایەنی پەیوەندیدار یاوەی کە پەیوەستە بە حکومڕانی و جێبەجێکردنەوە لە ئەنجومەنی پارێزگا خاتوو میرزا ئەحمەد و هەروەها بەڕێز کاک زانا قایمقامی قەزای پێنجوێن ئەم بەرنامەیەمان ساز کردو بۆیە تا کۆتایی لەگەڵمانە بن بزانین پێنجوێنەکان پێویستیان بەچی هەیە و چۆن داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت سەرەتا لە هاوڵاتیانەوە دەست پێ دەکەین لەم مامۆستا بەڕێزەوە مامۆستا زۆر سپاس بۆم دەرفەتە با لە جەنابتەوە دەست پێکەین بزانین بارودۆختان لەم سەرمایەدا چۆن بوو بەناوی خۆی بەخشندە بە خێراتنتان دەکەین و سوپاستان دەکەین سەرماکە چاوەڕوان نەکراو بوو لە سنووری قەزای پێنجوێن ئەگەرچی لە ناپەیوەندیدارەکان و کەشناسی پێشبینیان کردبوو هۆشداریان دابوو بە لایەنە پەیوەندیدارە حکومیەکان بەڵام لە ڕاستی ئامادەکاری پێویست هەم لەلایەن هاوڵاتیانەوە نەکرابوو هەم لەلایەنی حکوومەتەوە نەکرابوو بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی ببنەوە یان ئاستەنگەکان چارەسەرکەن و کار ئاسانی بۆ هاوڵاتیان بکرێن ئاستەنگەکان ئەوەیە ئەم سنوورەی ئێمە پێنجوێن شوێنێکی ساردە بەگشتی ئەگەر چەند ساڵێکیش بەهۆی گۆڕانی کەشوهەوا و بارودۆخ وای لە هاتبێ پلەی گەرمی زۆر دانەبەزی بێت نابێ ئەوە بێتە خاڵک بۆ کەم تەرخەمیکردن و بۆ ئەوەی کە ئینسانەکان پشتی لێ بکەنەوە و لایەنە پەیوەندیدارەکان بە ئاسایی تەماشایکەن و وەکو باقی شوێنەکانی تر بۆ لێ بڕوانن بەڵام لێرە لە ڕاستیە ئەگەر چی نەوت بەرمیلێک دابشکرا بەڵام بەرمیلێک بۆ ئەم سنوورە کافی نییە ئەگەر چی چونکە لایەنی حکومی هەمیشە هۆشداریدەن کارەبا مەکەن بە بەدیلی سوتەمەنی لایەنی حکومی هەمیشە هۆشداری ئەدەن کە ینی هاوڵاتیان بە بەو شێوازە لۆت نەخەنە سەر کارەبا کارباش ئەگەر ئینسان سوتەمەنی دەبن جار ڕێگەمان لێ پێ نادەن دار ببڕین لە شوێن دارستانەکانە لەبەرەوەی ژینگە تێگەچێ چونکە سزای هەیە و باجی هەیە ئەگەر دار نەبڕین ئەگەر کارەبا وەکو بەدیلی سوتەمەنی بەکار نێنین ئەگەر نەوت وەکو پێویستە وزیع نەکرێ ئەگەر نرخی گاز ئەگەرچی هاوڵاتیان پەنایان بۆ بردووە گران کراوە لەلایەن حکوومەتەوە بە حکمی ئەوەی کە بەرەو شوێنانی دەرەوە وڵاتانی دەرەوە ئەڕوا ینی تر هاوڵاتیان لێوای گیرە خۆ نازان نەوتیان پێ نەدرێ و داریان ڕێگە پێ نەدرێت بەکاری بێنن و غازیان لەسەر گران بکرێ و کارەبا بڵێ نابێت بکرێتە بەدیلی سوتەمەنی پێ هاوڵاتیان چارە سەرێکیان هەیە چارە سەرەکیەکانی ژەبێت لەلایەن حکوومەتەوە بکرێت لایەنی جهەتی بەرپرسەوە بکرێت ئەمە وەکو لایەنی سوتەمەنی وەکو لایەنی سەرما و کەشوهەوا و هەروەها شتێکی تریش لەو بربەستانەی کە هەیە بەداخەوە لەبەرەوەی بەفرەکە زۆر بوو ڕێگەوبانەکان ئامێری پێویست نەبوو بە پاکردنەوەی ئەگەرچی بەفرەکە گشتگیر بوو لە کوردستانە شوێنەکانی تر نانەتوانی وەک پێویست بێن بەدەم پێنجوێنیەکانەوە بۆ ئەوەی ڕێگەکانیان پاکەنەوە بەربەستەکان چارەسەر بکەن ئەوەش خاڵێکی ینی زوعفە لە ڕاستیە لەلایەنی پەیوەندیدار و حکومیەوە معقول نییە شارەوانیەک هەبێت بۆ نمونە شۆفڵی نەبێت لە شوێنێکی کوێستانی وەکو پێنجوێن ئێسمە لە گەرمێک لە شارەوانیمانە شۆفڵمان نییە ئامێری پاکەرەوەی جادەکانمان نییە معنی گەرمکە لە پێنجوێن دوورترەوە کوێستانترە بە لایەنی جوغرافیەوە چۆنێک لە شارەوانی شۆفری نەبێ و ئامێری پاکەرەوەی ڕێگەوبانەکانی نەبێت لایەنی بەرپرس کەم تەرخەمی زۆر هەبوو لە ڕاستیە ئەم زەمانەی ئێمەش جیاوازە لە زەمانەکانی تر چونکە زەمانی تر ئەگەر لە تا نەباریای پێت نەئەزانی ئێستا پێشبینیت پێ ئەکرێت و لایەنی کەژناسی هۆشداریت ئەداتێ چۆنێک لە لایەنی پەیوەندیدار ئاوا خەمساردانە لە کێشەکانی هاوڵاتیان بڕوانێ بۆ چارەسەرەکان هەنگاو بنە بە خەمساردی وێ بە لایەنی بەرپرس لەگەڵ ئەوەی کە زانیاری هەیە لە ڕێگەی دائێرە و دەوائیر و فەرمانگە کەژناسیەکانی خۆیەوە ئەبێ ئامادەکاری پێویست بکە بۆ ئەوەی هاوڵاتیان بربەست لەبەر دەمیان نادروست نەبێ ئێمە لێرە پێویستەکە بۆ ئەوەی لەم لایەنە سەرمانە چی بکەین یەکەم پێویستەکە تۆڕی ئاو چاک بکرێت بۆ ئەوەی هاوڵاتیان ئاوی پێویستیان پێ بگات چونکە تا ئاستی 27 پلە ژێر سفر بڕوا واتە ئەوەیە کە ئاوەکان ئەیبەسن بە ئاسانی ئەگەر ئامادەکاریت بۆ نەکرد بە هاوڵاتیان ئاویان پێناگە ئەگەر سوتەمەنی وەکو پێویستە دابش نەکردم معناوە هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان سەرمایانە بێ و ناتوان خۆیان گەرم بکەنەوە ئەگەر ئامێری پێویست دابین نەکرد معناوە بربەستی هاتوچۆ دروستەکرێ هاوڵاتیان بۆ چارەسەری نەخۆشیەکانیان بۆ دابینکردنی پێویستەکانیان ناتوان بگەنە سنتەری شارەکان و شوێنە پێویستەکان بۆ ئەوەی کێشەکانیان چارەسەرکەن و گرفتەکانیان بە ئاسانی لە کۆڵ بێتەوە
کەواتە بەروەستەکان زۆرن بەس من هەر ئەوەندێڵم بە هاوڵاتیان و برانی تر و شوا و بەشدارانی بەرنامەکە ئەوانی تر بڵێن خۆی گەورە دەستەکانت خۆش بێ کاک زانە زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت کاک زانە هاوڵاتیان ئەوەندی کە هەواڵم پرسیوە زۆر لێت ڕازین بۆیە سپاس دەکەینەوە قسەیەکە کە هاوڵاتیان شایەتی لەسەر دەدەن بەڵام بابینە سەر دوجارەوەی کە هاوڵاتی خواستی هەیە پلانتان بۆ دانان بۆ ئەم سەرمایەی کە ڕووی لە پێنجوێن کرد چونکە پێشبینی کرابوو هەموو کەس دەیزانی پێشبینی ئەگەر 27 نەکرابێ خۆ پێشبینی ڕەنگە پلەی دەکرابێ پێشبینیەوە کراوە کە شەپۆلێکی قورسی بەفربارین لە ڕێیە ئامادەکاریتان کرد بوو پێشوەختە بۆ ئەم بابەتە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ جەنابت و بۆ ئەم خوشک و برایانە سوپاس بۆ ئەم دەرفەتە سوپاس بۆ هاوڵاتی خۆشەویستانی کە گومانی باشە من هیوادارین لە جێ و گومانە باشانەی هاوڵاتیانی خۆشەویستا بین لە ڕاستیە ئێمە باوا بڵێم کە ئەڵێن بەفرەبارەیە تیمەکانمان لە سلێمانیەوە یان وەکۆوەی بۆ ڕێگە و بانەکە بەڵام ئەم تیمانەکەیان بەڕاستی توانای ئیمکانیتیان زۆر کەمە ینی تەسەور کە ئەو شوێنەی لێمێنەوە خۆیان ئاوکان بە سوێتی و نیانتوانی ئەوی پێویست دابین کە ناتون لە مسکەوتەکانی ناو پێنجوێ ناویان بردووە ئامێرەکان شکاون و ئامێری شارەوانی چوە بە دەمیانەوە چەند شۆفڵی تایر زنجیرمان هێناو کە بیبین بۆ چەمی شلێر کە و منتیقانە حتا ئەگاتە شایانمیشە و منتیقەیەکی سەختە و بەفرێکی زۆری لێبارێ دوانیان شکاو کاک زانە ببوورە پرسیارێک بۆچی لە سلێمانیەوە بێن ڕێگەتان بۆ پاکەنەوە ینی ئێرە ئێمە بەڕێوەبەرایەتی ڕێگوبانمان نییە نەخێت خۆی گرفتەکە لە چیایە ئێمە بۆ خۆمان داوامان کردووە چەند بەڕێوەبەرایەتێک لە پێنجۆنا زۆر زەروریشیان بەڕێوەبەرایەتی ڕێگەوبانەیەکیان بەڕێوەبەرایەتی مینە چونکە بە حکمەوەی کوردستان لە کوردستانە پێنجوێن تاقە شوێنە زۆرترین مینیتیات چێنداوە و ڕێگەوبانیش پێ ماوتونێ مناوچێشی دوورە دەستین ڕێگەیکی گڵی زۆرمانەی کە بەردەوام پێویستی بە چاکردن هەیە بەڵام حکومەتی هەرێمەمە بە یادداشت بە نووسرا و بە کتاب لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە حتا پارێزگای سلێمانی هەموو ئەمانە بەرزمان کردوێتەوە بەڵام بە بیانووی قەیرانی دارایی کە ناتوانن بنکەی نوێ بکەنەوە تەعینات بکەن ئامێری نوێ بکڕن نیانتوانیەوە بە سوپاسەوە تیمانەیەنە ئێرە مەسەن ئەم بەفرە حەو ڕۆژ ئەو کرێکار و مەسەلەن مهندسانە دانەبەزیون بۆ ناو خانەوادەی خۆیان بەڵام بەفرەکە زۆر بۆ ڕێگەکانیشمان زۆر بوو حتا ئەمڕۆ کە من تۆ قساکەن ڕێگەی هەندێک گوندمان هەیە بە نمونە تا ئێستا توتمان نەکراوەتەوە مەسەلەن هەندێک گوندمان هەیە لە خاڵخاڵانی خانخانانی پێڵەن لە منتیقەی شایانمیشیا و پێشمەرگەی لێ تا ئێستا ڕێگەکەمان بەباشی بۆ پاک نەکردوونەتەوە ئەمە پەیوەندی بە ئەوە نییە ئەم کادرانە ئیداریانەیەن باش کارەکەنیان باشکار ناکەن پەیوەندی بە ئیمکانیەتەکەەوە هەیە تۆ کە مەسەلەن هێزێکە نێری بۆ کارکردن ئەبێ ئیمکانیت خەیتە بەردەستی هەر لە خواردن و خۆراک مەطعمێکیان لەگەڵا بێن نەک تا 12 شەو ئیشکا 12 شەویش بێتەوە خۆی دەستکە بەنان دروستکردن کە بێتەوە دەست با بۆ بەلوعکاوەکە بەست بێتی ئەمە چۆنەڵی سیستەمی ئینسانە شێوێنێ ناتوانێت وەکو پێویست کار بکە بەشی دووەمی پلانەکە ئەوەیە ئێمە سەرۆکایەتی شارەوانیەکانمان هەیە هەم لە ناو پێنجوێنە هەم لە ناو ناحەی گەرم و ناحەی ناوپارێزە سەرۆکایەتی شارەوانی پێنجوێن هەندێک ئامێری هەیە بە نمونە شۆفڵێک و گلێدەرێک و کاسی حەیەک زیاتری نییە کۆمپانیای گردین هەیە بۆ پاکردنەوە بە سوپاسەوە ئەوانیش مەسەن کۆمەڵە شوێنەگرنە ئەستۆ بۆ پاکردنەوەی بەفرەکە کۆمپانیا بێ بەرامبەر پاشیەکاتەوە نەخێر کۆمپانیا ئەو ڕۆژانی کە پاچیەکاتەوە خۆڵ و خاشاکی ناو پێنجوێن بەرز ناکاتەوە چونکە بە کوردەکەی کە تیمەکان بەشە بن ناتوان ئیشەکەی خۆیان بکەن واز لە ئیشی پاکردنەوەی ناوشاریەنن ئامێرەگرن بەکرێ و دەستەکەن بە پاکردنەوەی ناوشارە ژینەوە خۆی مەسان هیچ کۆمپانیا بێ بەرامبەر کار ناکە هەرچەنەمە لە عەقدەکەیشیانە هەیە کە ئەو شوێنانی خۆڵ و خاشاکی تیاکۆکرێتەوە بەفرەکەی پاک بکەنەوە بەڵام ئەمە لە جێی پێویستی خەڵکانیە تۆ مەسەلەن ئەبێ ئامێری زۆر پێشکەوتوو هەبێت کە بەداخەوەنیمانە بەرحاڵ ئێمە ئامادەکاریمان هەیە بەڵام ئامادەکاری بە کوردیەکەی بە ئیمکانیەت هەکرێ تۆ چەنە پلانت هەبێت لەسەر وەرەقەکە ئێمە وا ئەکەین ڕێگەکان وا ئەماڵین من بۆ خۆم هەشدانە ڕۆژ نەمانتوانی هەموو ڕۆژێک هەڵەساین پلانماندا ئەنا شۆفڵەکە بنێرین هەشدانە ڕۆژ ئێمە شۆفلێکمان بۆ نەگەیشتا میشیا و حرس حدود کە گیری خواردەبوو نردومانە لە گوندێکمان هەیە پێوترێ کوێسە لەوێ شۆفلێکمان خزیۆم شۆفلە چووە ڕای کێشەیە ئەویش لەوێ پەچی کەوتووە دوای بۆ سمایلا و چەرمەگان نردومان لەوێ پەچی کەوتووە دوای دانەیەکمان هێناو بۆ چەمی وشیاری لەوێ دیسان پەچی کەوتووە
فیتەرمان هێناوە چاشی کردوەوە بەین دیسان بە سوێتی پەرەمێزمان خستۆتە ژێری گازەکەی چاپ بکەین ئەمانە هەمووی وای کردووە ئەو بەرنامەی تۆ هەتە نێڵێ جێبەجێ بێت چونکە ئیمکانیەتە مادیەکە ئەو ئامێرانەی لە بەردەستا ئیمکانیەتە بە شەڕیەکان چونکە تۆ کرێکاری حەوڕۆژدانە بەزێت بۆ ناو ماڵ دابینکردنی ئەم بابەتانە لای حکوومەتیش خۆ دەبێت بە ئەولەویەت بێ ئەولەویەتێک کە لە پێنجێم پلەی بۆ نمونەگەرمی گەشتە 27 پلە ژێر سفر خۆلەوێتی تر هی پێنجێنە بۆچی دەبێت گرنگی نەدا ینی هیچ نەبێت دوای ئەم سەرمایەش حکوومەت وەزارەتە پەیوەندیدارەکان بڕیاریان نەدا لەوەی کە ئەو داواکاریانی کەەوە بەرسان کردوێتەوە پێشترکە بەشێکی جێبەجێ بکەن بۆی کە لە حاڵەتێکی دیکەیە بەو شێوازە نەبێت بەخوا حکومت بەو شێوە خەمی وا ناخوا مەسەلەنەوەی کە ئێمە خۆمان لە پێنجێنا خۆمان و خەڵکێک و فەرمانگەکان خەمە خۆین حکومەتی هەرم بەو شێوە خەممان ناخوا مەسان تۆ بڵێ وڵایە هێتە سەرخەت و هەموو شتێک دابینەکات و پێداویستەکان بە سوپاسەوە جەنابی وەزیری ئاوەدانکردنەوە لە سەرخەت بۆ لەگەڵمانە و هەر لە پاداشکردنی کارمەدان و دوایەوەی کە کێشەی کارمەندەکانمان پێگەیاندون کەمتیمانە هاتوونە مەکەم و کورتەکان بە سوپاسەوە بەڕێوەبەرەتی ڕێگەوبانی سلێمانی لەگەڵمانە بووە و هەندێک شوێنی کە لەگەڵمانە بووە ئەجینا لە ڕاستیە ئەم بارودۆخی کە لە پێنجێنا ڕویا بووە بەڕێز جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران باتایەتە سەرخەت ئەمری کردایە کۆمەڵی ئامێری پێشکەوت و تازەی بناردایە بۆ سنووری قەزای پێنجێن قسەیەکی لەسەر پێنجێن نەکردووە ئەوەی کە تا ئێستا ئەمە بەرگوێمان کردو بینیمانە بە حرفێ باسی پێنجێن نەکرا میزیاخان ئێوە دەسەڵاتان هەیە لە ئەنجومەنی پارێزگا سپاس بۆ دەرفەتەش کە لە سلێمانیەوە تەشریف تێناوەتە پێنجێن و بەشداریان بەرنامەیەت کردووە سپاسی جەنابتان و ئەم خوشک و برایاناکەم سپاسی کاکزاناکەم ڕوونکردنەوەیکی باشیە دەستخۆشیم بۆی هەیە بۆ هەموو ئەو کارانەی کە ئیکا بەڕاستی قایمقامێکی بەڕێز و خۆشەویست لە ناو خەڵکە هیوادارم ئەو خۆشەویستی و ڕێز و احترامی کە لە ناو خەڵکە هەیە ببێتە کار و کردەوەی چاکتری لە داهاتووە بەڕاستی خۆی ئەبێت بەڕاستی کە مادەم ئێمە ئەڵێن پێنجێن منتیقەیە کە پێویستی بە پێنجێن منتیقەیەکە سەرما و بەفر و باران و شتێک یعنی زۆر ڕوویتیەکە بەستاڵاکە تۆ بڵێیت و نەڵێت لەبەرەوە ئەبێ حکوومەت پێش وەکو تۆ جەنابەت پێشەوەی کە ئەم شتانە ڕووبات ئەبێ ئامادەکاری بکات بەڕاستی ئەبێ ئامادەکاری بکە ئەبێ بەلایانی کەم و هیچ نەبێ سێ شۆفڵ دوو حەفارە هەبێ لەم منتیقەیەکە ئیشی ئەوە بکاکە ئەم کێشە و ئەوانەی نەبێتەوەی ئێمە دەسەڵاتمان وەکو بودجە دەسەڵاتمانە لە هیچ شتێکە بەڵام ئێمە ڕقابین جیهەتێکی ڕقابین یعنی ئەتوانین ڕقابەی چۆن چاودێری ئەو شوێنە بکەین کە ئەسا کاکزانە باسەکەم کەم و کورتیانە هەیە ئەبێ ئێمە ئەم کەم و کورتیانە بگەێنینە شوێنی خۆی بەڕاستی بۆ ئەوەی ئەم کەم و کورتیانەی کە هەیە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیەوەی ئەبێ هاوڵاتی خۆتۆ لە شوێنێکی ئاواسا دەسەڵاتی پارێزگاری سلێمانیدا بەڵێ لە دەسەڵاتی پارێزگاری سلێمانی هەیە ئەبوایە پێشەوەی کە ئەم بەفرە ئاوا بباریا و ئەو دەرەجەی حراری ئاوە بدا بەزیایە ئەبوایە هەر خۆی بۆ خۆی چاودێری وەزعەکەی بکردایە و ئالەتی بناردا ئالەتی باش نەگەوەی کە تۆ دوو شۆفڵەنێری بێت چوار ڕای کێشیە ئەمەوە نابێت ئەبوایە ئەو خۆی چاودێری وەزعەکەی بکردە شتەکانی بناردایە بۆ ئەوەی بەم وەزعە نەگەشتاکە ئەڵێ هەتا ئێستا ڕێگە هەیە کاک زانە فەرمیێ هەتا ئێستا ڕێگە هەیە بە تەواوەتی نەکراوەتەوە ینی ئەمە قابلی قبول نییە تۆ لە ئەی پارێزگار لەکوێ زۆر باش کاک شاخەوان جەنابەت فەرموو دەمەوێت بەشێک لە قسەیەمان وەرگرم دواتر دێمەوە ڕوودەکەمەوەیەوە کاک شاخەوان جەنابەت فەرموو بزانیەوە چیتان هەیە لەوەی کە جیاواز لە پاکردنەوەی ڕێگەوبان و سەرماوسۆڵەکە پێنجێن گرفتەکانی دیکەی چین بسمیلە بە خێراتنی کەناڵەکەتانەکەین زۆر سپاس بەخێر سەر چامە وەڵام من زیاتر لە بواری وەرزشیە ئەتوانم هەنێ ڕەخنە بگرم لە بەڕاستی لە کەسە وەرزشکارەکان کە ئێستا بەڕاستی وەرزش لە پێنجێنا بەقی سەرماکەی ساردە باشە کە لە کاتێکە سیرەکەی هەنێ قەزای ترەیە تاکە خەزایە لە هەموو هەرێمی کوردستانە کە دوو یانیتیایە بەس ئەکرێت بە یەک یاریگا دوویانە بێت یعنی زۆر بەڕاستی زۆر کەم و کورتی هەیە لە وەرزشە تا ئێستا من حرمەتمێ بۆ کاکزانا کە جەنابی لێ دانیشتووە وەکو قایمقامێک نەهاتووە خولیەکاتەوە بۆ وەردشکاران باشە ئێستا تایەتی یاریگای عەبەی مەلا بڕۆ هەر بە کەڵک نەماوە ئەسڵ کە یاریتیا بکەیت
انی بەڕاستی کەم و کورتی لە بواری وەرزشە زۆر بەڕاستی زۆر ساردێ وەرزش ئێستا لە شوێنەکانی تر لە هەنە سیاسیەکان یا کەسایەتە سیاسیەکان گرتویانە تا ئەستۆ تۆزێ ڕەنگە گەرمیەکیان پێیابێ لایەوە کەسێکی سیاسی نیە بەڵێ قوربان سەربازی بێ سیاسی بێ ئێمە سیاسیەکانمان بوو بە بەربەز لە ڕێی وەرزشکارەکانمانە لەبەر ئێستش هەردوویانەکە لە قەزای پێنجۆنە دابش بووە بەسەر دوو دەسەڵاتە تەنانەت دیانەیەکیان کاکزانە خۆی ئاگادارە کە یاریگایەکی بۆ دەرچووە باشە لێ خزمەتێکە بۆ وەرزشکارانی ئەم شارە بەڕاستی بەعام ئەوەتە ئەو دیانەیان کە یاریگاکەی بۆ دەرچوو ئەوی تریان ڕازی نابێت بەڵێ ناخێن نابێ بکرێتەوە بەڵێ یاریگایەکی تر کراوە تۆ لە هەل لە قەزای پێنجۆن کاتی خۆی ینی پێنجۆن وەریگرت ئەو یاریگایە لە ئاستی کوردستان وازانم دووەم یاریگایە بۆ پێشکەوتو بەس کاتێک کە سێرەکەی کاکزانە لە نزیکۆ ڕۆشتووە هیچ ینی هیچ بە کەڵکی یاری نەماوتیا چەند ساڵێکی شاسن هەر با بڵێن وەرزشکاران سوودی لێ نابینن بەڕاستی بۆچی لەبەرەوە کە وەرزش بەڕاستی لەم شارە ئەتوانم بڵێم بەرەو دووەوە هاتووە نەک بەرەو پێشەوە زۆر باشە فەرمانسا جەنابتان زانین بەخێراتنی جەنابتانەکەم بەخێر بن سەر چاوم کات و تەوقیتی بەرنامەکەتان کاتێکی گونجاو بوو بەڵام بەدا باوا بڵێم لە دوای ساڵی 2014ەوە کا و قەیرانەی ڕووی لە هەرێمی کوردستان کرد ئەتوانم بڵێم پێنجێن تاکە شوێنەکە تاوەکوونە ئێستا هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری و پرۆژێکی استراتیژی تا ئەم لەحزەیەتیان نەکراوە ئێمە لە پێنجێن خاوەنی چەندین سەرچاوین کە ئەگەر حکومت بێتە پێشەوە بەڕاستی دەبێتە داهاتێکی باش بۆ حکومت و خزمەتێکی گەورەش بە سنوورەکەی ئێمە کابۆ نمونە کشتتوکاڵی ئێمە ساڵانە لە مانگی سێوە هەتاوەکنێ مانگی پێنجێن ئەتوانێت هەلیکار بۆ زیاتر لە 40,000 خەڵک بڕەخسێنێ لە پێنجێن و حوزەی شارە زور و بگرێت تا کەلار و چەمچەماڵ و ئەڕوا تا شوێنەکانی تر ئێستاش هەیە بەس ڕێک نەخراوە ڕێک نەخراوە بەڵێ هەیە ئەوەی کە کراوە خەڵک خۆی کردوێتی حکومت زۆرجارێ بربەسیشی دروست کردووە لە بەردەم ئەو پرۆژە هین ئەو کشتتوکاڵێدا جا ساڵانە ملیۆنێک بۆ 1,200,000 تەن بەروبووم لە پێنجێنە چێتە دەرەوە کاتوانی بڵێ ئەمە داهاتێکی بێشمارە لە ناو پێنجێنە بۆ خەڵکو بۆ حکومەتیش دەبێت بەڵام بەداخۆ تا ئێستا حکومەت نەیتوانیوە سەدێک پۆندێک پرۆژەیەکی سەرچاوەیەکی ئاوی بۆ پێنجێن کە ئەم بەفری ئێستا جەنابتانەی بینن ئەتوانێت بێتە سەرچاوەیەکی ئاو کە لە ئێستا و هەتاوەکو مانگی 6 ئەم بەفرەتوێتەوە ئاوەکەی بە خەسارە ڕای ئیسفادەی لێ ناکرێت و لە هاوینی شا پێنجۆن بە حکمەوەی ئەم فەلاحەتە زۆرەی تێدا کرێت لە ماوەیەکی کەمە ئاوی چەم و کانیا و بگرە بیرەکانیش بەرەو کۆتایە دەچین بەڕاستی حکومت دەتوانێت لە پێنجێن لە 3 شوێنی زۆر استراتیژیە سەدی گەورە بکات هەروەکو چۆن ئێران کە لە حوزەی مەریوان ئەتوانێتی 2 سەدی گەورە بکات پێنجێن 3 شوێنمانەیە منەک 2 شوێنیش کە 3 چەمی گەورەی لە سەرە چەمی ناڵپارێزمانەیە کە ئەتوانێت بەس لە چەمی ناڵپارێزا بە درێژی 33 کیلۆمەتر و پانی 15 بۆ 20 کیلۆمەتر سەدێک دروست بکات کە هەڵگەری زیاد لە 7 بۆ 8 ملیار متر سێجا ئاو بێت بەڵام بەداخۆ ئەمە من بیرم دێت 10 ساڵە حکومت دەڵێ ئێمە سەد لە ناڵپارێز دەکەین و بەڵام تا ئێستا هیچ پاشان ڕێگای هاتوچۆی پێنجێن سەیسایق ئەگەر جەنابتان هاتبێتن تایە بۆ ڕێگە کاکزانە باسی کرد ئێمە لە هەر هەور لە ناو پێنجێنە بێت لە ملەکەوە بەفرەبارێت یەکسەر لە ملەکەوە کە بەفرباری ئەرقەلە دروستەکات و بۆ چەندین ساعت و ڕۆژ ڕێکە دەگیرێت کامە دەتوانرێت بۆ نمونە بە لێدانی چەندین تونێل کە شتێکی ئاسانە بۆ حکومە دەمانە بەڵام بەداخۆ ئەمە لە ڕووی پرۆژە استراتیژیەکان و لە پرۆژەی سەرەتایی پێنجێنی ئێمە باوا بڵێم شارەوانی توانای چاکردنی تاسەیەکی نییە ئەگەر بیەوێت تاسەیەک لە ناو پێنجێنە چاک بک دەبێت کتاب و ناکتاب و کوم بچێتە سەرەوە و وەرزی سەرمادێ بەسەریا و ناتوانێت تاسەکە چاکیاخ لە وەرزەکە چاکیەکات کە لەوانەیە حتا چەند ملیۆنێکی کەمتریشی تێ بچێت لە کاتێکا پێنجێنی ئێمە دوو مەرزی گەورەی هەیە کە داهاتێکی گەورەی بە حکومەت یاریمی کوردستانەیە بەداخۆ سیفەتی حکومەتی شەرقی بەتایبەت حکومەت یاریمی کوردستان وا بووە ئەو شوێنەی کە زۆرترین داهاتی لێ وەرگرتووە زۆرترین زوڵمی لێ کردووە زۆرترین ستەمی لێ کردووە مەرزی باشماخ ئەگەر ئێمە بتوانێت حکومەت تەنها لە کۆی 20 ساڵە 7 ڕۆژ داهاتی مەرزی باشماخ بدا بە پێنجێن و پرۆژەکانی پێنجێن بۆ مای 20 ساڵەمە هیچ پرۆژێکی پێنجێنمان نایێت بەڵام بەداخۆ
تەنها جادەیەکیان هەبووە کە نزیکی 10 ساڵە خەریکن تا ئێستا جادەکەیشان پێتەواو نەکراوە. ئەوش بۆ بارهەڵگرەکانی ئەوش بۆ حتا بۆ بارهەڵگرەکانی خۆشان چاکیان نەکردووە. ئەوەش دووبارە ئەرقەلەیەکی بۆ خەڵکی پێنجوێن و هاوڵاتانی پێنجوێن دروست کردووە. پاشان لە ڕووی گەشتوگوزاری و سنووری پێنجوێن ئێمە زیاد لە 50 شوێنی گەشتوگوزاریمان هەیە. سێرانگای گۆڵێ جەنابەت و بینەرانیش بیستیویان و بینیویانە کە لە باشووری ئێرە لە خواروی عێراق و خەڵک دێ بۆ ئێرە هاوینان بڕۆ ئەچیتە و سەیرانگایە سەیرەکەی لە غەیری سروشتەکەی خۆی هیچ پرۆژەیەکی بۆ نەڕەوە حتا لەسەر جادەکەەوە 2 کیلۆمەتر دەبێت بۆ ناو سەیرانگای گۆڵێ نەیتوانی و ئەوە قیر بکە. بەداخۆ باوا بڵێن حکومەت ئێرەم دەستی خستوێتە بینەقاقی خەڵکی پێنجوێن لەگەڵەوەی داهاتێکی زۆر لەم ناوچەیە باد لە خەڵکەکەی دەبات لەسەر سنوورەکانمانە بات لە هەمان کاتە بووەتە لەمپەرێکی گەورە بۆ ئەوەی تر برنەوە دوانەوەی دواوەی پێنجوێن. یعنی ئەمە تەنها پێنجوێنەوەی لە تەلەڤیزیۆنەکان و لە کەناڵەکانەوەی بیسین لەو کاتانەیە کە کێشەمان بۆ دروستە بێ وەکو سەرمام ساڵەکە کە لە ساڵ 27 بوو بۆن منە هین 27 ژێر سەدەی بوو. ئەینا بە هیچ شێوەیەک لە کەناڵێکی تەلەڤیزیۆنیان نابینین کە حکومەت بڵێ فلانە پرۆژەمان کرد. زاخۆ لە بەرامبەر پێنجوێنەیە کە هاوسنوورە لەگەڵ ئەوێ. 2 ساڵەمە پێش حکومەتی سەرۆکی حکومەت ئێرە ئاگام لێ بوو کە کوێوتی 33 ملیار دیناری بۆ سەرفەکەین بۆ پرۆژەکانی ئەوێ. دەی پێنجوێن لەو ڕۆژەوەی لە 91 تا ئێستا نەک 33 ملیار 20 ملیاریشی بۆ سەر. ئاماری دقیق لە کاگەنز بام پرسیارە بکەم. ئەمە کەم تەرخەمیەکە ئەگەڕێتەوە بۆ بەرپرسانی ئێرە یا ئەنجومەن یا محافەزە یا ڕەنگە سزای سیاسی بێ و بەڕاستی حزب دەسەڵاتی هەیە لە سەرم بابەتانەیە نەک خودی قایم قام و مدیر ناحیە و یا محافەز. بەداخۆ هۆکار زۆر زۆرە. ئەتوانین بڵێن لە 6 ساڵی کۆتاییدا زیاتر بڵێن ستێسی سیاسی بووە لەسەر خەڵکی پێنجوێن بە حکومیەوەی خەڵکی پێنجوێن بۆ مەلایەنێکی هەڵبژاردووە کە لایەنی دەسەڵات نەبووە. ئیتر لە ماوەی ئەم 6 ساڵەوە هەر پرۆژگانی هەلێ قەت ئەکردین بە تەواوەتی. یەک نمونە بە جەنابەت بڵێم قایم قامێتێکمان هەیە لەم دەواازی شاری پێنجوێنە لە ساڵی 2015 قایم قامێتە تاوا بووە. تەجهیزکردنی ناوەکەی 52 میلیۆن دیناری ئەوێت. ئەگەر بڵێم هەموو هەفتەیە تەلەفۆن بۆ نووسینگەی جەنابی جێگری سەرۆکی حکومت کرا بۆ 52 میلیۆن دینارە سەرفی نەکردووە کە قایم قامێتەکەی سەوێ 50 تا سەرفکەین بەس بۆی چاکرێتەوە شوشەکانی چاکرێتەوە بۆن بە دیوارەکەی چاک بگرێتەوە. یعنی ئەمە بەسیترین شت و سادەترین شتە. پاشان بە ئەوا بڵێم بەداخۆ هەر لە هەرێمی کوردستان و کێشە هەیە کەسی شاو لە شوێنی شاودانان دێت لەوانەیە ئەمە ئیشکالاتی خودی ناو پێنجوێنیشمان هەبێت لە بەڕێوەبەری دەوایرەکان کە لەو توانان لەو ئاسانیە بتوانن دایرەیەک بەڕێوە بن حتا هۆبەیەک بەڕێوە بن چجای بگاتە دایرەیەک. بەڵام ئەگەر حتا داوایرەکانیش بگۆڕێت بەڕێوەبەری باشیشی بۆ دابندێت دوجار بە کتابیش بەرزۆکرێتەوە بۆ سەرەوە بۆ لای حکومت هەموو ئەرقەلەکان بخرێتە بەردەسی بەداخۆ لەو سەرۆیانی وەڵامەکان هەمووی بە نیگەتیڤ دێتەوە. ناکرێت شارێک بۆ ماوەی 10 دانە ساڵ بۆ ماوەی 10 دانە ساڵ یەک مەشروعیتیان نەکراوێت. یعنی بە تەحدا وەڵام شار نییە لە هەرێمی کوردستان بە ناحەیەکی شۆ حەدی ئەقل مەشروعێکی 50 میلیۆنی تیا کراوە. یەک مەشروع لە پێنجوێن لە ساڵی 2014 نەکراوە. یعنی بەڕاستی ئەمە وای کردو خەڵکی پێنجوێن بێزار بێت. خەڵکی پێنجوێن زۆر بێتاقەت بووە لە دەسەڵاتداران بە ئەوا بڵێن ئێمە ئەگەر ڕخنەکانمان ڕاستەخۆ ڕاستی ئێمە بۆ حکومەتە کاکزانا بەرامبەرمانە بەڵام وەکو کەسایەتی کاکزانا خۆی هەوڵەکان زۆر لە خەڵکی ئێمە زیاتر داوێتی بە چەندین جار لە کۆبوونەوەتەکانە بۆنەوە بە حکومەت دووتراوە گویان هەیە و بیستن و بەڵەیەکەن و بەڵام دوجار بەداخۆ ئەهمالی تیاکەن و نایەنە سەرخ. زۆر باشە دێمەوەلاتان میدیاخن کاکزانە بەتابەتیان دەشتی باشی و ڕژان کاکزانە لەوەی کە قسەی لەسەرکەین بەس بەمدا دێش قسەی بکە فەرموودار بوو. بسمیلا سەرەتا بەناوی بە خێراتنی تەلەڤیزیۆنەکەتانەکەم من وەکو هاوڵاتێکی پێنجێن وەکو چالاشێکی مافی ئافرەتان وانە بەڵێ بە خێراتنتانەکەم وڵا من ڕخنەی زۆرم هەیە لە ناو پێنجێنا بەداخەوە کە زۆر پشتگوێ خراوەکەیکیش لەو ڕخنانە ئەوەی لە ڕووی تەندروستیەوە کە ئاسی تەندروستی لە ناو پێنجێنا زەربی سفری ئەەکەینەوە میدیاخان لە لیژنەی تەندروستی تۆ لە ئەنجومەنی پارێزگاتە بێ هەموو وەڵامانە بدەیتەوە. لە ڕووی تەندروستیەوە سفرە لەبەر ئەوەی لە ناو پێنجێنا هەر بینە ئەکرێتەوە و بە ناوی تەندروستی و هەموو ئامریکی بۆ دابینەکرێت لەلایەن خەڵکی خێرخوازەوە بەڵام دکتۆرمان نییە. هاین تا ئێستا سێ بینای تەندروستی لە ناو پێنجێنا هەیە و دکتۆری اختصاسیتیانێ بە بەشەکانی خۆیەوە. یعنی ئەوە گرفتێکی زۆر قورسەکە بۆ پێنجێن دروست بووە. ئێمە ئەو گلێمان هەیە لە حکومەت کە هیچ کات نەهاتۆ بەدەم خەڵکی پێنجێنەوە
ئەو ئێمە چەند جاریش داوامان کردو هەتا لەگەڵ کاکزانە قسەمان کردو لە پەیوەندی تەلەفۆنیا لەگەڵ یا بووین کە خودی خۆم کە مناڵم چەند ڕۆژ نەخۆش بووە دکتۆری مناڵانی لێ نەبوو بێم بۆ لای یعنی ئەوە گرفتێکی زۆر زۆری بوو بۆ سۆنەرە یان ئەوێ بچین بۆ سلێمانیان ئەوێ بچین بۆ سێسایق یعنی لێرە هیچ دکتۆرێکی تیانە اختصاص بە بەشەکەی خۆی بێت ئێمە کە بینامان هەیە خەڵکی خێرخواز بیناکەی کرۆتەوە هەموو بەشەکانیشی کردوتەوە و هەموو ئامێرەکانی هەر خەڵکی خێرخواز کردوێتی بەڵام ئایا حکوومەتی هەرم بۆچی تۆ دکتۆرمان بۆ دابیناکەی کە ئاڵێن بۆ دکتۆرمان بۆ دابیناکەن یعنی خۆم قسەم کردووە لەگەڵ بەڕێوەبەری پێنجێنی ئێرە ئەڵێ ئێمە ناتوانین داوای دکتۆر ئەەکەین لە خوارەوە لە وەزارەتی تەندروستی دکتۆر نایە بۆ ئێرە ئەڵێن بۆ نایە بۆ ئێرە هۆکەی چێڵە هۆکەی زۆر ساردە ئێ باشە هۆکەی ساردە کاتێک کە تۆ داوای دکتۆری ئەەکەی دکتۆر ڕاستە ئەڵە شوێنەکە ساردە و ئێمە ناتوانین توانامان نێبین ئێرە ئێ باشە جێگەڕێکی باشی بۆ دابین کە بۆی دکتۆرەکەش بتوانێت لێرە جێگیر بێت و چارەسەری نەخۆشەکان بکە جا باوەڕ ناکەم دکتۆریش بەدڵی خۆی بێت دکتۆر ئەڵێ خۆی لە وەزارەت توێ وەزارەتی تەندروستی ئەگەر تۆ دکتۆر دابینکەی ئەویش ناچارەکە بێ بەڵام کاتێکی کێشەی مانەوەی ئەبێت کێشەی مانەوەکەیەتی شوێنەکە زۆر زۆر ساردیانی ئێستا لە ڕووی مانەوە لە ناو پێنجێنە ئەبێ شوێنێکی بۆ نمونە بۆ کەسانی کەمێن ئەو دکتۆرانە یاخۆت ئەم پەیمانگەی کە لە پێنجێنە کراوەتەوە ئەوەش هەمووی کێشێ بۆ خەڵکی پێنجێن لەبەر ئەوەی کێشەی مانەوەیان هەیە کێشەی گەرمگوڕی شوێنەکان هەیە ینی ئێستا لە ناو پێنجێنە با هەرواز لە نەوت و کارەبا بێنین ئەوەیە هەمووی تەئسیسی غازی دابنرایە چونکە لە ناو پێنجێنە تەنها غاز بەکەڵکێت بۆ گەرمکەرەوە ئەوە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە چونکە وە هەم لە ڕووی گەشت و گوزاریشەوە یەک تێبینی بچکمەیە بۆ پێنجێن لە ڕووی گەشت و گوزارەوە پێنجێن شوێنێکی زۆر زۆر خۆشە شوێنێکی دڵڕفێنە بە تایبەت بەهاران کە ئەگەر حکوومەت بتوانێت یارمەتیمان با شوێنە گەشت و گوزاریەکان پەرە پێبین ئەوە گەنجەکانمان هەلی کاریان زیاتر بۆ ئەڕەخسێ یعنی ئێستا لە ناو پێنجێنە گەنج زۆر زۆر بێکارە ئێمە گەر بتوانین ئەو هەلی کارمان بۆ بڕەخسێنێ لە ڕووی گەشت و گوزاری و بۆ منە سەیرانگای گۆڵێ بلکیان چەند سەیرانگایەکی تر هەیە ئەگەر ئەمانەمان هەمی بۆ بڕەخسە یارمەتیمان بە ئێمە گەنجەکانمان لە بێکاری ئەخێنە سەریش زۆر باشە دەست خۆش بێخاتون زۆر سپاس کاک ئیسماعیل ئەگەر مایکەکە وەرگری جەنابەت وەکو خاوەن پێداویستیەکی تایبەت یا خوا بەخێر وێ سەر چاومان ئەوە کاکزانا و میدیاخان لە ڕوبەڕوو دانیشتووە حساب بکە سەرۆکی حکوومەت و جێگرەکەین وانە میدیاخان سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان بە خێراتنی هەموو لایەکەم دەستخۆشیم هەیە بۆ هەموو لایەک دیارە منوک خاوەن پێداویستێکی تایبەت کە پێم خۆش بۆ قسەیەک بکەم لەسەر ئەو بابەتە بە حکمی ئەوەی هەموو لایەک ئەزانن کە ئەم ناوچەی جەنگ بۆ لە کۆندا و لوغمێکی زۆر لە دەفەرەکەمانە هەیە لەبەرەوە ڕێژەی کەمەندان بوون لەم شارەدا ئەتوانم بڵێم زۆر زۆر بەرزە بەڵام ئەوەی کەجێی سەرنجە ئەوەیەکەوە کاتێک کە پرۆژەیەک لەم شارەیە ئەکرێتەوە جائیدی لە مزگەوتێکەوە بڕۆ هەتا ئەگاتە نەخۆشخانەیەک و دەوائیرێک و مۆڵێک و بازارێک و هەمویان هیچ ڕەچاوی بارودۆخی خاوەن پێداویستی تایبەتی تێدا ناکرێت کابرا 20 قادر هەر یەک قاتیشە بەڵام 20 قادرمەی بۆ دائەنێ بەبێ ئەوەی حسابی ڕەمپای حسابی شتێ بکات ئەگە کەمەندامێک سەر عەرەبانە بێت ئەبێ بە دوو نەفەربی بەنەسەرەوە تاوەکو بتوانێ بچێ پێداویستەکانی خۆی دابین بکات لە کاتێکدا خاوەن پێداویستێکی تایبەت وەکو مرۆڤەکانی تر مرۆڤە لەبەرەوە ئەوش پێویستی بە هەموو بوارەکانی تر هەیە بەڵام هیچ ڕساوی ئەمە ناکرێت من بۆیە ڕاستەخۆ ئالێرەوە داوە لە بەڕست کاکزانە ئەکەم کە کاکزانە نەبێتە جۆرێک لە مجامەلە زۆر دڵنیام لە دڵسۆزیەکانی کاکزانە کەوا لەمە دووە ڕێگەنیان بە هیچ پرۆژەیەک مزگەوتێک هەتا ئەگاتە ماکیەتێک دائیرەیەک شوێنێک تاوەکو ڕەچاوی باردۆخ کەمەندامیتیان نەکرێت ڕێزگەی پێ نەدرێتەوە مۆڵە دووە نەگرێت و نەکرێتەوە ئەمە یەک دووهەم پرۆسەی پاکردنەوەی کێڵگەکانمان لە لوغم بڕوام وایە زۆر خاوە ساڵ نییە یەک دوو نەفەر لەم سنووری ئەمەیان نەبێتە قوربانی هەر مانگ دوو مانگ لەمەوە پێش نەفرێک لەو ڕاوگانە لوغم کوشتی ئەم پرۆسەیە زۆر خاو ئەڕوا بڕێەوە ئاوا بڕوا بە 100 ساڵی تپان نابێتەوە پێنجێن خاڵێکی دی با ئیدی واز لەوە بێنین کەوا کەم ئەندام خاوەن پێداویستی تایبەت بە خێر و خێرات و خەڵکی دەستی هاوکاری بۆ دێش بکات ئەمە جێی سپاسە بەڵام با لەبری ئەوە با هەوڵ بدێ خاوەن پێداویستی تایبەتەکان هەلی کاریان بۆ بڕەخسێنرێت
یعنی ئەتوانین ئێستا دەیان شوێن دەستنیشان بکەین کە لەم شارەیە ئەتوانین خاوەن پێداویستی تایبەتمانەیە بچێتە ئەوێ وەکو محاسیب وەکو کۆمەڵشتی تر بەکار بهێنرێت و سوودی لێوەربگیرێت و لەبری ئەوەی کە چاوەڕوانی خێر و خێرات بێ لە خەڵک یعنی بڕاتان بێ خاوەن پێداویستی تایبەتمان هەیە لەم شارەدا خاوەنی شەهادەی زۆر بەرزە یعنی خاوەنی شەهادەی زۆر بەرزە بەڵام کاتێک کە ئەچێتە یەکێک لە دامەزراوەکانی حکوومەت هیچیان ئامادەنین لەوێ بیخەنە سەر کارێک و لەوێ کاری پێ بکەن و بەکاری بێنن ئەمەش بەڕاستی جێ ئەسەفە بەڕاستی ئەبێت ئاوڕێکی جدی بدێتەوە لە خاوەن پێداویستی تایبەتەکان چونکە بەڕاستی ئێمە کاتێک کە ئەبینین حکوومەت ئەبوو شێوەیە کەم تەرخەمە بەڕاستی چەند بارە ئازارەکانمان زیاد ئەکات ئەگە خەڵک خاوەنی معاناتێک بێ ئەتوانین بڵێن خاوەن پێداویستی تایبەت بە دەیان جار معاناتەکانی زیاترە و ئەگەر لەم بوارە دەرچم یەک خاڵ هەیە کە پێم خۆشە قسەیەکی لەسەرکەم زۆر بە کورتیکای ئیسماعیل سپاس دەکەم ئەم باخچێکی ئێمە لێی دانیشتوین دوای یەک دوو مانگی تر ئەگە تۆ بێی بتەوێ ئالێرای یەک سەعات دابنشی ناتوانانی لەبەر ئەوەی هەرچیە کرێکارەکەیەن بۆ ئەم منتیقە لەم باخسانەیە دائنشن لەبن ئەم درەختانەیە شەو ڕۆژی ژیانیان هێن ئێرە یعنی بڕواتان بێ ئەمە بە بەڵگۆ ئەیڵم باخەوان هاتووە وتێتی ئەمە ئاوی درەختەکان بە متوان وڵایی بۆ نییە بێ ئاو بکەیتە بن ئەم درەختانە لەبەر ئەوەی ئێمە لێرەیە ئەژین یعنی داوا لە کاکزانە ئەکەین کەوا لە ساڵی ئایندەیە حسابێک بۆ ئەمە بکەن ئیدی ئێمە ئەو کرێکارانە ڕێزیان هەیە لەسەر سەرمان بەڵام با شوێنێکیان بۆ دابین بکرێت باخچەکان چونکە بەڕاستی شوێنی ئیسلاحەت و ژیانی خەڵکەکەیە ناکرێت بۆ شێوەی ئیستیغلال بکرێت دەستخۆشیم هەیە دەست خۆش بکە ئیسماعیل مامۆستا جەنابی شت فەرموو بزانم داواکاریەکانی جەنابەت وەکو چالاکیشی مەدەنی بە ناوی خۆی گەورە بە خێراتتانەکەم سپاس بۆ ئامادەبوونی جەنابی کاکزاناوە دادەمی داوام هاوڕێ خۆشەویستانە وڵی ڕاستەکەی کاک جەلال ئێمە بە شێوەیەکی گشتی ئەگەر باز لە بارودۆخی پێنجێن بکرێت ئەبێ بە دوو بەشەوە ئەم بێخزمەت گوزاری کە لە پێنجێنا هەیە پشتی شێری بەر حکوومەتەکەوێ خۆ حکوومەت ڕاستەکەی لە وڵاتی ئێمە وای لێ هاتووە بێ داوای لێ بکەی لە کاتێکا بێ حکوومەتۆکو باوکێکی دڵسۆز پێشەوەی داوا بکەی خۆی خەمی ئەو میلەتەی هەبێ کە ئەمە بەشی حکوومەتەکەی منوا هەستەکەم لە سەروی ڕاستە ئەو قسەی کاگەنەست تەواوە بەشێک لە دایرە و دەوائیرەکان کەسی شیاویان تیانە ئەوە حقیقەتێکە و لەوانەیە لە هەموو شوێنێکە هەروە بێت بەڵام وا هەستەکەم بەشی پشتی شێری بێخزمەت گوزاری ئێرە پەیوەندی بە سەروی بەرپرسە ئیداریەکانی ناو شارەوەیە وەگوترا ئێمە ئەزانین دڵسۆزی کۆمەڵە بەرپرس لە سەروی هەمویانەوە کاکزانە کە جێگای ڕێزە ئەبینرێت بەڵام ئەو داواکاریانی کە ڕەفعی سەرەوەی ئەکاتا چەنێ بەگوێیەکەن ئەمە بەشی یەکەم کە حکوومەت بەشی دووهەم من قەنەعەتم وایە نایەکدەنگی یاخود پەرتەوازەیی خەڵکی پێنجێنە ئەگەر خەڵکی پێنجێن هەمووی یەکدەنگ بێت لە خۆپیشاندانێکە لە گردبوونەوەیەکە مەسلەی باگراوندی حیزبی وەلا بنێن من قەنەعەتم وایە لە ماوەیەکی سەقفی زەمەنی کەمە هەموو ئەو پرۆژە خزمەت گوزاریانەی کە وەستاون یان وە کاگەنەز ئاماژەی پێکرد هەر تیایان ناکرێتەوە لە ماوەیەکی سەقفی زەمەنی زۆر کەمە ئەکرێت چونکم هاوڵاتی بەڕاستیە بێ ئەم معاناتە بە معاناتی هەمووی بزانێ پرۆژەی کۆمەڵی شوقە هەیە بۆ خەڵکی هەژار و نەدار لەو خوارەوە نازام هەر یعنی حرمەتمەیە سەگی تیاژی پرۆژەی پارکێکی گەورە هەیە لە خوار بازاری خوارەوەی پێنجێن چەند ساڵە هەروێرانەیە پرۆژەی ئەو مەلعەبە هەیە بە هەمان شێوە چەنەها پرۆژەی دیکە هەیە کە لەبەر بارودۆخ و زروف و یاخود لەبەر بێ هەڵوێستی ئەنجا بەڕاستی کاک جەلا من شتێکە لێم ینی حرمەتمە ئەم قسەی کە حکوومەت ئەیکا قەیرانی شەڕی داعش و قەیرانی دارایی و قەیرانی بوو جەبڕینی عێراق و ئەمانە من بەڕاستی وەکو گەنجێک یا وەکو هاوڵاتیەک ئەمە یعنی بە ئەو پەڕی گاڵتە جاڕیێزانم چونکم شتێکە لە واقعا شەڕەکە هەیە بەڵام داهاتی شەڕی پێشمەرگە خۆ حکوومەت هێرێم دابینی ناکە دەرەوە هاوکاری کرد دادمیدیا لەوانەیە بزانێت کاکزانە لەوانێ و حقیقەتە بزانێت لە چەک و ئەسلاحە لە پارە پێدان لە هەموو هاوکاریەک مەسلەی دارایی حکوومەتی هەرێم ئەوە تا ئێستا دەرەکەوێت بەرپرسە باڵاکانیان لەم فڵان وڵات و لەو فیسارە وڵات چەنێ هینێجان بە کورتی نزیکی 32 سێکتەری گرنگ یا 32 کێشە و مشکیلە هەیە کە لەم وڵاتەیە لەم شارەی ئێمەیە کە هەمووی کێشە و مشکیلی تایە یعنی مەسلەی بۆ نمونە ئاگرکوژێنەوە دوو ناحیە هەیە لە قەزای پێنجێنە دایرەی ئاگرکوژێنەوەی تیانە یعنی یەک دائیرەی ئاگرکوژێنەوە هەیە لە قەزای پێنجێنە کە دوو ئۆتۆمبیلیان هەیە یعنی ئەمە بەڕاستیەکە لە کێشە و گرفتەکان کە سنوورێکی زۆر فراوانی سروشتی دارستان لە منتیقی پێنجێنە هەیە و پاشان مەسلەی کانزاخاوەکان لە پێنجێنە
کە سەیرانگاکان کە ینی کۆمەڵشتی زۆرن ڕاستەکەی ینی ئەمانە هەمووی ئەکرێ کە ئیشی لەسەر بکرێت کە بێتە هۆکار بۆ هەلی کار کە بێتە هۆکار بۆ بژانەوەی پێنجێن و من قەنەعەتم وایە هەموویشی لەو دوشتەیە ئەبینم یەکەمیانەوە حکومت بە چاوێکی بەرپرسیارەتی و ناڕوانێت ئەم خەڵکە یعنی کە ئەڵێن حکومت سەرووی بەرپرسانی دایرەی باڵین قەزای پێنجێن دووەمیشیان هاوڵاتیانی پێنجێن ڕاستیەکەی یەکدەنگ نین لە هەڵوێست و مووقیفەکانیانە کە ئەمە خاڵی وەرچەرخانە بۆ گۆڕانکاری و خزمەتکردنی بواری خزمەتگوزاریەکانی پرسیارەکانتان هەڕاستیان دوو بەڕێزە بکەین زین ئەمە وەڵامیان چییە؟ کاک زانا پێشوێ بچمە سەر ناوڕۆکی پرسیارەکانی ئەمان من دەمەوێت پرسیارێک لەسەر و سنووری باشماخە بپرسم یا سەیرانبەند کە هەیە باشماخ یا سەیرانبەند هیچ سوودێکی بۆ پێنجێن هەیە؟ ڕاستەوخۆ نەخێر بەڵام ناڕاستەوخۆ کەس و کارمانە چن لەوێ کرێکاریەکان ساریان پێ بارێژێن ساریان پێ نەفر هات و چۆ پێەکەن خەڵکێکمان هەیە کارمەندە لەوێ یام کڕین و فرۆشتنی لە بازاڕە ئەماکێ بەزۆکەوەی بڵێ لە بودجەی باشماخ و سەیرانبەند لە ساد و لە ساد چوار تەرخان کراوە چۆن بودجەی پترۆدۆلار هەیە لە قەزا و مەسان شوێنەکانی کا بڵێ بودجەی پێ بوترێ بودجەی مەرز و دابین کرێ بۆ پەرەپێدانی سنووری قەزای پێنجێن نەخێر نیمان باشە وە داوایشمان کردووە بە کتابی ڕسمی بە یادداشت لە سەرۆکایەتی ئەنجومنی وەزیران لە هەموو ئەو شوێنانەی کە لە کوردەواری ئاڵێەوەی کارێکی بەدەستە لە تەقەی دەرگایمان ها و هەمووشی بە بەڵکە کە خسومانتە بەردەستیان بەڵام هەر جۆر و بە جۆرێک لە بیان و ئەمە قەراری پەرلەمانیوێ ئەمە کۆمەڵی پێداویستی پێویستە کابێ ڕێکاری قانونی بۆ دۆزینەوە بەڵام هەتا ئێستا نەخێت هیچ ڕاستە خۆی دیخەن هەموو ئەم قسانێکی گوێمان لێبوو هەستمە کرد ئێستا پێنج ڕەنگە بناسم من بەڵام ئەمانە هاتوونەتە ئەنجومەنی پارێزگا ئێوە ئەو چەند ساڵە لە ئەنجومەنی پارێزگان کاکزاناتان بان کردووە بۆ محاسبە بۆ لێپرسینەوە بۆ گوێگرتن کاکە بۆ لێپرسینەوە نا ئێوە هیچ ئاگاداری ئەم گرفتانەی پێنجێن هەبوون؟ طبعا ئەم هەموو گرفتانەی کە باس کراوە بەڕاستی لەوانەیە من ڕوعێکی جۆم لێبوو بێ وەکو هەبوو بێ هەتا ئێستا من ئەو شتانەی کە باس کراوە بەڕاستی نەهاتوۆتە ئەنجومەن بڵێ وەڵاهی ڕاستە پێنجێن بەس ئەبێ ئەوان بێن ئەمجار ئێوە بزانن خۆی طبعا خۆی وایە هەر عادەتەن وایە خەڵکی داواکاریە نیە بۆ ئێمە بە دوواداچوونی بۆکەین و هەوڵی جددی خۆمانی بۆ بەس دەهمان کاتیش ڕۆڵان چاودێریکردنی بەڵێ چاودێریکردنی شوێنەکەیە بەڵام ئەو خوشکە کە ئەڵێ نەخۆشخانە خۆی باەک شتان پێ بڵێم ئەم وڵاتە هیچ شتێکی کەم نییە هیچ شتێکەکەم نییە بەڵام دزی زۆرە ئەم وڵاتە هیچ شتێکی کەم نییە هەموو شتێکی هەیە بەڵام دزی زۆرە هەر شوێنێکیش دزی زۆر بوو لە بەرەکەتەکەی بەشدار بەش ناکە لەبەرەوە هیچ شتێکەم نییە تەنها ئەم جارە ژێڵێمەوە دز زۆرە کە دزیش زۆر بوو لەو شوێنە بەڕاستی ئیتی کەس بەر خەڵکەکە بە هیچ شتێکی بەرناگەر بەر دزەکانەکەوێت ئەو خوشکت باسی لیژنەی تەندروستی من حەزەکەم بە جوابی ئەو خۆم لە لیژنەی تەندروستی وجێگرم لەوێ ئەو خوشکە باسیێواکە کا معاناتی ئەو خستەخانێ معانات زانی من معاناتێ بەڵام بەو دەرەجەی ئەو نەمانزانانی سیر کە میدیاخان ساڵی هەفتاکان و هەشتاکان هەمومان ڕەنگە و نمونەیەمان بیستی بێ خانمێک لەبەرەوەی دووگیان بووە نەگەشتەوە بە خستەخانە لە ڕێیا خۆی وەفاتی کردووە کۆرپەلەکەشی تەنانەت یعنی ئەکرێت لە سەرمایەکی وایە ئەگەر حاڵەتێکی وایە بێ شوێن هەیە لێرە ئەبێ ئەم بە حکمیەوەی کە قەزایە ئەم یقین ناکە ئیسحاف نەبێ و ڕێگۆبان بەسرا بێ و سەرماکەی لێرە ئەفمکە هەر لێرە خزمی خۆم هەیە کە مناڵی هەبووە لەبەر بێ دکتۆری گەیاندیان تا خەسخانەی سلێمانی لە خەسخانەی سلێمانی مناڵەکەی مردووە لەبەر ئەوی لێرە دکتۆری لێ نەبڕاست هەر خودی خۆم یعنی خزمی خۆمە مناڵەکەی مردووە چەند جار ئەم کێشە دووبارە بۆ تۆ ئەڵە لە وەزارەتەوە دکتۆر نانێرن کە ئەیشی نێرن ئەڵە پێنجێن شوێنێکی خۆی ئەبێ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی دابین بکات هەبوو هەموو قەزا و ناحیەکان وەک یەک جاران قانونیەکە بوو پێشەوەی بڵێن ئەم حیزبە کوردستانیانە قانونیەکە بوو لە سەحا ئەبوایە 4 ساڵ دکتۆر بچوایە دکتۆری لە دوورترین شوێن بکردایە دوورترین شوێن نەک قەزا دوورترین شوێن دوای 4 ساڵە هاتەوە نزیکترین لەو شوێنە خۆ دوای ئەوە ئەهاتەوە ناو قەزا و ناحیەکانەوە بەڵام زۆر بەداخەوە ئێستا منسوبیەت و حیزبایەتی و کەسایەتی وای کردووە کە هیچ شتێ قیمەتی بۆ نەماوە لە وڵاتە ئەجین دکتۆر زۆرە هەروەکوتم دکتۆر زۆرە مەعاونتوب زۆرە پەرستار زۆرە هەموو شتێ زۆرە بەڵام گەندەڵیەکەی نایڵێ بگا بە شوێنی خۆی ئەگین ئەگەر بەڕێوبەرێکی گشتی تەندروستی بزانێت قەزایەکی هەیە لەم ئەگین چۆن نازانێت
بەبێ ئەوەی تۆ بڵێ بێ ئەو لە بەرنمەیە بێ دکتۆر و معاونتوب و پەرستار بۆ خەستەخانەکە ئەماکەیتە کەیسێکی جدی لە ناو ئەنجومەن و لیژنەکەتە بەڵێ من ئەمەیەکەیتە کەیسێکی جدی وعدەیەم بەڵام ئەگەر جنابی قایم خام وەکو یاداشتێک بەرزی کاتەوە بۆ ئەنجومەنی پارێزگا و لیژنەی تەندروستی و ژینگە من وعد ئەم یعنی ئیشی لەسەرەکە بەڵێەوە بەبێم یاداشتە میدیاخان ناتوان ئیشی لەسەرکەن خەڵکی لەسەرەکە بەبێ ئەو یاداشتە ناتوانن ئیشی لەسەر بەبێ ئەوە ژەتوانین بەڵام ئەم بەقوترە بێ ئەڵێن ئەوە داواکاری هاوڵاتیانە کە قایم خام خۆی یاداشتی بەرز کردوێت لێرە ئەڵێن بەڕێوەبەری ئێرەکە لێرە لەگە بەڕێوەبەری ئێرە قسەم کردووە هینی نەخۆشخانە ئەڵێ لە وەزارەتی تەندروستیەوە دکتۆر نانێرن لەبەر ئەوەی ئەڵێ پێنجێن شوێنێکی ساردا پێوەستە بە بەڕێوەبەری گشتیەوە نەک بۆ وەزارەت ئەوە وەزارەت ئەو بوانە بڵێ بیکاتە ملی وەزارەت من پێم وتی منسوبیەت و کەسایەتی و حیزبایەتی وای کردووە لەبەرەوەی من دکتۆرێک دوو دکتۆر هەیە پرزا من نایڵم بێتێرە لە ناو شاردایانم لە قەزای قەرەداغ دانم لەبەرەوە ڕێگل لە چوارتا دایانم بێت ئەمە ئەوەیە گین هیچ شتێکیکە نییە باوەڕ بێت دکتۆر زۆرە دکتۆر خواخوایەتی بینێری بۆ شوێنێکی ئاوە خزمەت بکە بۆ ئەوەی خبرێک کۆکات ئەو دکتۆر چۆنە بێ بە دکتۆر چۆن پسپۆری وەرەگری ئەبێ چوار شوێنی لەناو پێنجێنە عیادەکان بوونەتە بازرگانی تەنها ئەوەیە ئینە لەناو پێنجێنە بەس عیادەکان بوونەتە زۆر باشەوە وادیاوەلەوەی کە بە دوواداچوون بکە کاک زانا بابینە سەر بابەتەکانی تر دەرفەتمان کەمە پرۆژە خزمەتگوزاریەکان دەڵێت لە 2014ەوە کاگەنەس پرۆژە جێبەجێ نەکراوە چۆن دەبێت لە 2014ەوە هیچ پرۆژەیە جێبەجێ نەکراوە لە کاتێکە کاگەنەس شتێکی جوانی باس کرد هاوتای پێنجوێن زاخۆیەوانە ئەو هەموو ملیار دینارە ئەم جارە سەرف کرا لە کابینی نوێما بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان پێنجوێنی چی بەرنەکردووە لە ڕاستیا سوپاز بۆ خوشکوبرایانە بە مجموع لە چەندێرە کاشتەکان کورتەوەکەین یەک مۆزوعی خزمەتگوزاری لە 2014 و هیچ بودجەیەکی تازە تەرخان نەکراوە بۆ پرۆژەی خزمەتگوزاری لە سنووری قەزاکە بکرێت بەشێک لە پرۆژەکانی پێنجوێن بەشی زۆرین لەسەر بودجەی لەسەر بودجەی نەوتە پترۆ دۆلارە ئەمە ئەم بودجەیە وەستاوەڵێن ئەم حساب و کتابە داخراوە ئێمە ڕێگەی گوندەکانمان هەیە کە ڕێگەیەکی استراتیجیە مەسەلەن هۆمرە سێنانوریا هەتا ئاگاتە سەیرانگای گۆڵێ ئەم ڕێگەمانە هەیە ئەو پرۆژانەی ناوشار ئەو پارکی مامۆستا فەرمووی ئەو مەسەلەن یاریگانە هەموو ئەم شوێنانە لەسەر و بودجێ بەشێک لە کۆڵان و شەقامەکانی ناوشار هەر هەمووی لەسەر و بودجانەی ئەم بودجە کۆتایی هاتووە بەڵام ئێستا هەوڵێکی داوە کە بخرێتە سەر بودجەی پارێز وەزارەتەکان مەسەڵەن ئەوەی ڕێگەوبانە بچێتە سەر وەزارەتی ڕێگەوبان ئەوەی پەیوەندی بە شارەوانی و هەیە لە ناو شارە بچێتە سەر وەزارەتی شارەوانی ئەمانە هەوڵ درراوە بەڵێ لە 2014 هیچ پرۆژەیەک نەکراوەوە پێنجوێن بە جۆرێک لە جۆرەکان پشتیوەخراوە هەوڵمان هاوە بە یادداش بە کتابی ڕسمی بە بینین بەستکاکردن بە هەموو ئەمە پاساوی ئیداریات و ڕۆتیناتە یەنەوە یا سزای سیاسی پێنجوێنە درێ زای مشکلەکە لە چیە هاوڵاتی پێ وایە سزای سیاسی ئێمە لە کاتی خۆپیشاندانەکانە میوانخانەکەی قایم خامێت سووتا خۆی جۆرێک لە بێئاگایش هەیە کاگەنەز جەناب بێزان کە ئەندازیارێکە ئێمە دەرخسەیەکمان کردو وتمان ئەم بینا سووتاوە پێویستی بەمێ لەگەڵەمە لە وەزارەتەوە موافقەی ئەساسکڕینی هاتوۆتەوە بەڵام موافقەی بیناکەی نهاتوێتەوە تۆ ئەساس خۆ لە ناوم بە فرادانانەیە بێ لە پێشا بینا دروستکەی بینا چاکەی ئەمجا موافقەی ئەساسەکە لەبەرەوە جۆرێک ئەزانی چۆنە لە حکومەتی هەرێمە ئەگەر بە شێوەی عشاری باسی بکەم گەورە و بچووکی کەمتیایە و بەدەر لەوە ئاگامە لە یەک نییە ڕۆتینێکی زۆر هەیە ئەوەی کاگەنە سەفەرمی 52 ملیۆن بۆ بینایی قایم قامێت خودی جەنابی کاقوبات بەڵێنی هاوە بەڵام کە شۆڕە بێتەوە بۆ خوارەوە ڕۆتیناتی تایە ئەم ڕۆتیناتە باوەڕ کە ئێمە کتابمان هەیە بە ساڵ نایبینینەوە لەبەرەوە ئەگەر ئەوەی پێوترێ لا مەرکەزیەت بەڵام بە ڕقابەیەکی مالی باشەوە هەبێت لە قەزاکانە ئەمە باشترین چارەسەرە بۆ ئیشوکارەکان بەدەر لەوە ئێمە کێشەی دکتۆر و خوشکە بە ڕێزە باسی کرە و دکتۆرە بە ڕێزان کە لەم سنوورا هەیە بەڵێ ئێمە ئەوە زیاد لە 6 مانگە دکتۆری چاومانە یعنی ئەگەر کەسێک چاوی نەخۆش بێ هەڵسێ بچێت بۆ سەیساغیان بۆ سلێمانی داوامان کردووە لەگەڵ کاک دکتۆر سەباح قسەم کردو کاک دکتۆر ئێرش قسەم کردو توانە مانگی 12 بەڵێن بێ 100% بۆتانە نێری ئەوە چوینە مانگی دوو نیان ناردووە مشکلەکە ئەوەیە ئەم بەرپرسانەیەمە کە بەڵێنەیەن دەجار بیرمان خسوونەوە یعنی ئەوە نە هەر یەکجار مەسەلەن ئێمە بۆ خۆمان بە دوای شتەکان ئاچین بیریانە خەینەوە تەلەفۆنیان بۆکەین نامەیان بۆ نێرین نووسراویان بۆکەین بەڵام بەداخەوە ئێستا ئەم ڕۆکە لە خزمەت جەنابتان ڕۆژی شەمەیە بەیانی یەکشەمەیە ئێمە نەخۆشخانەی کۆرۆنا
قانع کە گەورەترین خزمەتی بە سنوورەکە کردو بەیانی داخرێ یعنی لەبەر ئەوەی مەسەلەن پارەیان نییە پاداش ناکرێن موچەی دوومانگیان وەرنەگرتووە دکتۆری کەمان نییە بەڵام حکوومەتی هەرێمە توانێت ئیمتیازێکی باش بە بۆ دکتۆرە بەڕزان کە هێنە سنوورەکە پاداشتیان بکە شوێن و ڕێی گەرم و باشیان بۆ دابین بکە ئیمکانێتی باش خاتە بەردەستیان چونکە ئێمە ئەو شەوە من بۆ خۆم تا سعات دوو شەو لە ملەکەوە بووم نەخۆشە بۆ جەڵدەرەوە ئەگەر ڕێگەکەمان نەکردایەتەوە ئەمە ناگەیشتە سلێمانی نەخۆش هەبووە مەسەن کەیسی مناڵبوون بووە تەکلیفمان لە برایانمان کردووە لە نەخۆشخانەی پێنجوێن تەلەفۆنمان بۆ کردو دکتۆرمان حازر کردووە خەڵکمان خسۆتە زەحمەتەوە بۆ ئەوی فریا ئەم نەخۆشەمان کەوێ لە کاتێکا گەر تۆ دکتۆری باش هەبێ پێویست ناکە ئەم هەموو تەلەفۆنەکەیت بۆ چونکە بۆ خۆی سیستەمەکە مؤسسەکە ئیشەکانەکە یعنی ئێستا باوەڕ کە هەندێک جار مەسا من لە قایمقامێت بە جۆرە لە جۆرەکان ڕۆڵی ئەوە بینم لە بەدالەیەکا کارەکەم مەسەلا ئەگەر تۆ ناحی گەرمک شۆفڵی هەبێ تر پێویست ناکە خەڵکی گەرمک بە من بڵێن کاکە وەرە سەرخەت ڕێگەی گوندەکەمان نەماوە ئەگەر فەرمانگەی کارەبا ئەو هەموو زەحمەتەیە باشە دوو بابەتی هەیە کاکزانە ئاماژیان پێ بکە زۆر بەخێرایی پێویست ناکە مەسەلەن ئێمە بچین کۆمەکیان بکەین لە مۆزوعی کێڵگەی مین و وەکەوەی کە پرسیاری کاک ئیسماعیلی خاوەن پێداویستی تایبەتیش بوو کێڵگە مینەکان و هەروەها مۆزوعی ئاگرکوژێنەوە معقولە ینی تۆ قەزایەکی پێنجوێن دارستانێکی زۆری تایە ینی ناحیەت هەیە لەوەی کە ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەی تیانە بێ بابنکە ئاگرکوژێنەوەی تیانە بێ کاکجلاتیانمە مۆسوی ئاگرکوژێنەوە یعنی کتابمان بۆ کردووە شتمان بۆ کردووە تەنانەت موافقەیەوەی هاتەوە کەوتیان دانەیەکە کڕین بۆ ناحی ناڵپارێز و گەرمێک بەڵام مشکلەکە لە چییە ئەمە ئەڕواتە شوێنێکەوە لە شوێنێک هوونە بێت تەسەورەکەم کتابانە بەژی ژێر هوونە بن ناحیەکان پێویستیان هەردووشیان پێویستیانە بۆ ناوچەکە فراوانە یعنی تۆ گەر لە پێنجوێنەوە یەک ئامێری ئاگرکوژێنەوەمان هەیە هەستێ بڕە بۆ ناوپارێز لەوە پێنجوێن ئاگرکەوێتەوە بگەر خواب مەسان ڕەحمی خوابی کوژێنێتەوە دانێکیشمان هەیە لە ناو باشماخە بەڵام مەسا ئەویش دیسان ئەو هەموو تەنکەرەی لێ و کەڵک ناگرێت بەڵام دەستگای من بە سوپاسەوە هاوکار بوون سەرچەم و دەستگانە بەشی خۆیان هەرێک و بە جۆرێک هاوکار بوون بەڵام دەستگای من بە بوجاکرێ بەداخەوە بجێ پێویستیان لە بەردەسانیە مۆزوعی بەنداوانەی کە باسی کرد کاگەنەز باسی کرد ئێمە لێرەوە چوونەتە خزمەتی وەزیری کوشتتوکاڵ بێگەرخان پێمان و تۆ بۆمان شەرح کردووە پێنجوێنەوە دەی وعدی دوو پۆنتیان پێ هاین هەتا ئێستا جێبەجێ نەکراوە مشکلەکە لەم حکومەتی ئێمە ئەمەیە یعنی ئەسڵی ئەمەیە جنا پارە هەیە و ئاسا ئێمە هەرم پێنجوێنەی خۆمان ئەنجومەنێک دروستکەین ئەتوانین بەشێک لە داهاتی مەرزەکە بەشێک لەو هەمووە باج و خەراجەی کە لە سایق و شۆفێر وەرەگیرەیەکی بە ناوی کۆمپانیایشی و بە ناوی سکیورۆتی و هەر یەکەو بە جۆرە لە جۆرەکان کە ناوێکی هەیە سیستەمێکی بۆ دانێن لە حسابێکی بانقەیە کە کاتێک گومریکی بارەکانەکرێ بخرێتە سەر حسابی بانقیەکە بە ناوی سنووقی پەرەپێدانی پێنجوێنەوە ئەتوان زۆر کێشە چارەسەر بکرێت بەڵام مشکلەکە لە چیایە مشکلەکە لەوەیە ئەوانەی بەرپرسن تێرن یعنی تۆ مەسەلەن ئینسان کە تێر بوو من ئەگەر مناڵەکەم نەخۆشکەوێ بیبم بۆ تاران بیبم بۆ تورکیا بەڕاستی خەمم نییە مەسەلەن من ئەگەر پێداویستی ژیانی ڕۆژانەم هەبوو مەسەلەن بڕۆم لە کام سۆپەرمارکێت و مۆڵی گەورەیە پێایی بکەم کێشەم نییە ئێمە لەم بەفرا لە ناو پێنجوێنە خەریک وێلکەمان دەست ناکەوە لەبەرەوەی مندوبەکان نیانەتوانین لە سلێمانیەوە بێن کۆمەڵی پێداویستیمان هەیە لە ناو پێنجوێنانەمان لیترێ نەوتمان لە ناو پێنجوێنە دەست ناکەوە بۆ ئەوەی بیکڕین یعنی ئەگەر لیترێ نەوت بە 20,000 دینەش وە دەستمان ناکەوە مشکلەکەوەی بەرپرسانی ئێمە لەسەرەوە ساردی و گەرمیان نەچەشتووە حتا نەیچێژن ئەمە نەزانن ڕێگرتن چییە نەزانن مەسەلەن بڕانی کارەبا چییە نەزان بڕانی ئاوی ماڵان چییە بەڕاستی هەتا ئەوانە بەو شێوە حکومڕانکرێت لە خوارەوە خراپتر باشە ناتوانێت سەرجێگیری سەرۆکی حکوومەت یەکیان لەم سەرمایە سەردانێک بکات 2 ساعت لە پێشەوە گوێ لە خەڵکەکە بگرێ خۆی ئەسڵی کارەکەمێ بەرپرسان لە کاتی کێشا ئەبێ بێنە ناو خەڵکی ژنە لە کاتی ئاسایەتۆ بێتە ناو خەڵک ڕسمگری قیمەتی نیە بەس لەو کاتانی کە کێشەیە کاڵێن 5 لە ژێر سفرە خۆشیان نێن من ناڵێ مەسەلەن بەڕێز سەرۆکی حکوومەتە بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتە خۆیان بێن لیژنەیەک بنێرن مەسەن ئێستا ئاوی پێنجوێن بە سوێتی خەڵکی خێرخواز و خۆبەخش کەوتونەتە ناو هەموو بیرەکان و پەرەمێز و خازیان بردووەیکەن کاکە لیژنەیەکی مختەز لە وەزارەتی شارەوانیەکانەوە نێرم لە بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی وێ نێرم بڕۆن دیراسەکەنەوە تازە ئەم هەفتە ڕۆی 18 ڕۆژە 15 ڕۆژە ئاوی پێنجوێن هەڵ نەکراوە نیوەی پێنجوێن ئەمە ڕۆی ئەم کێشەیە ڕۆی بەڵام بڕۆن دیراسەکەن بۆ ساڵێکی کە
مەسەڵەن ئەوەی کاکەنس فەرمی ڕێگای ملەکەوە ئەژیرە بڕۆن دیراسێکە ناکرێ هەر بەفربارێ من مناڵ بووم مەسەلەن ئەم ڕێی ملەکەوە داخراوە بە پێ لەم پێنجۆنە چوونەتە ناو گوندی کەژانەوە لەوێەوە سواری جێبوون چوونەتە ناو حیناڵ پارێزەوە مناڵ بووم 92 بۆ باسەکەم ئێستاش ئەوە تەمەەن تێپەڕیوە من خۆم نزیکەی 8 ساڵە قایمقامی پێنجۆن و هەمان کێشەمان هەیە هەر ملەکەوە ئەگیرێ بە پێ بچینە ئەوێ یعنی ئەمە لە هیچ کوێشی دنیا نییە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ئەسڵەکەی ئەمەیە ئەوەی بڕیارمان بۆیە ئەوەی بیرمان بۆ کاتەوە ئەگەی لە کێشەکان باشە کاکزانە کۆتا پرسیارم لە جەنابەت زۆر بە کورتی وەڵامم بدەرەوە ئەوەندەی زانیاریم دەستکەوتۆ چەند جارێک ئیستیقالەت کردووە بۆچی ئیستیقالەکەی خەڵکەکە تۆیان قبوڵە لە ڕاستیە ئیستیقالە من پێم وتون بۆ برایانە هەر وەکو بەڕاستی 8 ساڵە منەوە لە قایمقامیەتم ئەگەر باشم کرد بێ 8 ساڵە باشم کردووە کە خراپم کرد بێ 8 ساڵە خراپە ئەەکەم وە سروشتی ئیدارەیش وایە مەسەلەن بەخشینی ئینسان لە ئیدارە تا 8 ساڵە ئەمە بە پێی دیراسە بە پێی هەمووشێ و دوجارش بۆ خۆم کە ئیمانم بۆەوە هەیە دەسەڵات دەساو دەست بکرێت چونکە ئەم پێش ڕخنە لە هەموو ئەم کەسان و بەرپرسان ئاگرێنڵێن کە بە کورسێکەوە دانیشتون و لەهاوەیە یا بەشێکەوەیە کە ئاوەڕ نادرێتەوە لە خەڵکەوە ڕەنگە بەشێکی تۆ ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم بەڕاستی هیچی پەیوەندی بەوە نیە چونکە ئەوە شەڕێکی ئیداری ئەبێت تۆ بیکەیت مەسەلەن تۆ لە ئیدارە بەداخەوە لە کوردستان وایە لە کوردستان وایە تۆ لە ناو مؤسسەیەکی دەوڵەتە بی مؤسسەی دەوڵەتەکە بەڕێگرت بێ ئەمە لە هیچ کوێشی دنیا نیە لە کوردستانە بەڵام زیاتر پەیوەندی بەوەیە کە منیش بۆ خۆم حەزەکەم ئەم 8 ساڵە باشم کردوێ خرام کردێ لە قسمەتی خەڵکەکەمە کە بینی خۆم و خوا هەوڵم هاوە باش بکەم زیاتر نەبم بە بار و شانی خەڵکێکە قورسکەم و خەڵکێکی کێش دڵسۆزانەتر لە جێ من بێت کارەکان بکە زۆر باشە کاکزانە زۆر سپاس دەکەم سپاس میدیاخان لەوەی کە لەم سەرمایە ڕامان گرتن سپاس بێەوە شازیزان سپاسانەکەن مامۆستاگیان دەستان خۆش بێ زۆر سپاس بەڵازیزان سپاس بۆیەوەش کە تام ساتە بینەرما بوون تا بەرنمەیەکی تری دیداری شەقام پێتان دەگەینەوە بەخوای گەڕۆ مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە